ڕاگەیەنراوی تۆڕی میدیایی کۆمەڵ لە ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیامدا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. هاوڵاتیانی بەڕێز، بە بۆنەی تێپەڕینی 14 ساڵ بەسەر دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام و هەنگاونانی کەناڵەکە بەرەو ساڵی 15مینی تەمەنی، سەرەتا پیرۆزبایی لە خۆمان و ئێوەی بەڕێز و هەموو میدیاکار و ڕۆژنامەنووسانی ماندوونە ناز دەکەین کە لە ئێستا و ڕابردوودا ئەمەرکە قورسیان خستۆتە سەرشان و سەربازی لە خۆبردووی کەناڵی پەیام و کاروانی ڕاگەیاندنی ئیسلامی بوون. ومێدەواری نەم بۆنەیە دەرفەت و سەرەتایەکی نوێ بێت بۆ کاری باشتر و ئامانجداری میدیایی و ڕۆژنامەگەری کوردی بەگشتی. بەڕێزان، 14 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کەناڵی ئاسمانی پەیام وەکو یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی بەخشی یاسایی بەرنامەکانی دەست پێ کرد. کەناڵی پەیام لە ئالومەرجێکدا دەستی بە پەخش کرد کە میدیای کوردی بە تایبەتی گوداری هەرێمی کوردستان بۆ جیانی دەرەوە لە دۆخی چەقبەستووی و خۆرەکاریدا بوو. بۆیە پەیام وەکو زەڕورەتێکی قۆناغەکە هاتە مەیدان و تەلیسمی ڕۆتین و حیزبایەتی بەسەر ڕۆژنامەگەری کوردیەوە شکاند و مۆدێلێکی نوێ و ئاوەڵای لە میدیای ئامانجدار نمایش کرد. بۆیە هەرزوو پەیام بووە ئاوێنە و مینبەری تاک بە تاکی خەڵکی کوردستان بە جیاوازی بیر و ڕای سیاسی و کۆمەڵایەتی و ئاینیەوە. هەر لەو قۆناغەدا و تا دەگات بەمڕۆ پەیام لە پاڵە ئەرکی ڕۆژنامەوانی خۆیدا کە بڵاوکردنەوەی هۆشیاری و داکۆکی لە مافی ڕەوای خەڵک و دژایەتی نادادگەری بووە، ئارکی ئاینی و نەتەوەیشی بەجێهێناوە و ڕووی ڕاستەقینە و شوناسی ئاینداری و ڕەسەنایەتی گەلی کوردی بە دنیا ناساندووە. بەڕێزان، لەم یادوو بۆنەیەدا کە پەیام پێدەنێتە ساڵی 15مینی تەمەنیەوە سەرباری ڕێگری و ئاستەنگ و سنوورداری تواناکان، ئێمە لە تۆڕی میدیایی کۆمەڵ خەڵکی کوردستان دڵنیا دەکەینەوە کە وەک هەمیشە و بە دروشمی ڕاستی و ڕاشکاوی بەردەوام دەبین لەسەر بنەمانە گۆڕەکانی کاری پیشەوی و ڕۆژنامەوانی خۆمان و وەک میدیایەکی پەیامدار و ئامانجدار ئاوێنەی کۆمەڵی کوردەواری دەبین و بە داکۆکی کاری سەرسەخت لە مافی ڕەوای خەڵک دەمێنینەوە. دووبارە پیرۆز بێت 14مین ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیام، بەرز و شەکاوە بێت کاروانی ڕۆژنامەوانی کوردی. تۆڕی میدیایی کۆمەڵ 1/12/2022